و دانیشتە تایبەتە بە ئەشکەنجەدان ئیتر ئەو هەرسا بە هەماهەنگی لەگەڵ ئێمە وەکو تۆڕی دادپەروەری بۆ بەندەکان کە ئەو چالاکییان بۆ تەنزیم بکەین بەوەی کە لایەنە بەرپرسەکان لە معالەجەکردنی دۆسیەی ئەشکەنجەدان هەموو لەسەر بانگشتی ئەوان بانگشت کراون بۆ ئێرە حکوومەت و قەزا و پەرلەمان و منەظەمات ئەوە بۆ ئەوەی بتوانین بەیەکەوە کار لەسەر ئەو مەلەفە بکەین و بزانین چۆن ئیشی لەسەر دەکرێت لەسەر ئاستی نێودەوڵەتی لە بابڕین لە ئەنجومەنی مافەکانی مرۆڤ دەیان تەوسیەی لەسەر هەیە لە راپۆرتی ئیتیحادی ئەوروپی باس کراوە لە ئاخر راپۆرتی بەم دوایەی خارجەی ئەمریکا باس کراوە لە راپۆرتی خارجەی زۆربەی وڵاتان باسی ئەوە دەکرێت کە ئەو مەلەفە چ لەسەر ئاستی عێراق چ لەسەر ئاستی هەرێمی کوردستان مەلەفێکی گەرمە ئیتر پێویستی بە ئیسپات نییە پێویستی بەوەیە کە چۆن چارەسەری دەکەی مە بە عام جیراوانی بادینان و غەیری بادینان بەشێکی زۆر لەوانەیە کە دەبرێن بۆ بەردەمی دادوەر یەکسەر باسی ئەوە دەکەن کە ڕوبەڕووی ئەشکەنجە بوونەتەوە ئەو ئێعترافی کە لیان وەرگیراوە لە پای ئەشکەنجەدان بۆیە مەلەفەکە جددیە دەبێت بە جددیش کاری لەسەر بکرێت.